بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آت أنفسنا تقواها وزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها. اللهم إننا نعوذ بك من علم لا ينفع ومن قلب لا يخشع ومن نفس لا تشبع ومن دعوة لا يستجاب لها يا رب. بەڕێزان خۆشەویستان سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لە بەشی چارەم لە تەفسیری سوورەتی الحەشر لە ئاەتی ژمارە 18 هەتا کۆتایی ئەو سوورەتە ئاەتی ژمارە 24 بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە. تەوەری یەکەمی ئەو چەند ئاەتە پیرۆزە پەیوەندی بە ئاەتەکانی پێشوو. ئەو 6 ئاەتە پەیوەندی چییە لەگەر ئاەتەکانی پێشوو کە باسمان کردو لە خزمەتیاندا بووین. لە ئاەتە پیرۆزەکانی پێشوودا خوای گەورە باسی ڕێز و گەورەی و شکۆمەندی بڕوادارانی کرد کە چەند گەورن بەهەیبەتن، هەروەک باسی بێ باوەڕانی کرد کە چۆن دەکەونە داوی شەیطان، کە چۆن شەیطان زەفەریان پێدەبا، شەیطان سووک و ڕسوایان دەکە لە دنیا و لە قیامەت، دەستخەڕۆیان دەکا، هەڵیان دەخەڵەتێنی. لەو چەند ئاەتە پیرۆزەشدا خوای گەورە سوبحانە هۆکارەکانی خۆپاراستن مان بۆ دەکا بۆ چۆن ئینسانی ئیماندار دەبێتە کەسێکی ڕاست و مستەقیم، ڕێگای ڕاست و مستەقیم دەگری، ئەو کەسە چۆن بتانی قەڵغانێک لە خۆی دروستکە هەتا لە داوی شەیطان، هەتا لە پیلانی شەیطان ڕزگاری بێت و بتانی بە ئیماندارانە، بە موسڵمانانە، بە ژیانێکی شەڕەفمەندانە بژیتن. تەوەری دووەم مانای وشەکان فەئەنساهم ئەنفوسەهم، مافی خۆیان لەبیر چوو کە بەرزتنی خوای گەورە بوو. ئەلفاسقون دەرچوو لە ئاین، متەصەدیعەن پارچە پارچە، هەپڕون بە هەپڕون دەبوو. نەضریبوها نمونەکان دەهێنینەوە، عالم الغەیبی ئاگاداری پەنهان و نهێنیەکانە، والشەهادە ئاشکرا و دیارەکان، القدوس پیرۆز بێخەوشە لە هەموو کەب و کوڕیەک، المؤمن ئارام و هێمنی بەخش بەڕاددانەری پێغەمبەرەکان بە پەرچوو ئاەتەکان، المهەیمین پارێزەر چاودێر بەسەر هەموو شتێک، الجەبار خاوەن شکۆ چارەسەری کەم و کوڕیەکان، المتەکەبر خۆ بە گەورەزان بە دوور و بەرز لە هەموو کەم و کوڕیەک، الباری دروستکار بەدیهێنەری بوونەوە لە نەبوونەوە، المصەور وێنە چێشی دروستکراوەکان بە هاوشێوەی گونجاوی خۆی. تەوەری سێم تەفسیر و مانای ئاەتەکان. خوای گەورە سوبحانه وتعالى طبعا ئێمە لە تەفسیر لە دەرسی ڕابردوو ئەو ئاەتەمان تەفسیر کرد، بەڵام بۆیە هینایتمانەوە وەکو تێک هەڵچێش چکە پەیوەندی بەو چەند ئاەتەش هەیە. خوای گەورە دەفەرموێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. أو آية دفرمي خواي قول سبحانه وتعالى يا أيها الذين آمنوا اتقوا الله، أي باور داران تقواي خواي قول بكن سنوركاني خواي قول بباريسن زانس و زانیاریتان هەبێ بەرامبەر بەخوا خۆی وەکو پێویست وەکو شایستی خۆیەتی بیناستن و فەرمانەکانی جێبەجێ بکەن، لا بێفەرمانیەکانی بە دوور بکەون. ولتنظر نفس ما قدمت لغد، و هەر کەسێک هەر مرۆڤێک هەر ئیماندارێک باورد بیتەوە لە بۆ بەیانی کە ڕۆژی قیامەتە کە زۆر نزیکە. چۆن ڕۆژی بەیانی؟ ئەوەی کەوا نەمری بێگومان دەگاتە بەیانی زۆر نزیکە. ئەهان خوای گەورە کە باسی قەومی لووت دەکا دەفەرموێ وئین مەوعیدەهم الصبح ئەلەیسە الصبح بقەریب. ئایا بەیانی هەندە وەختێکی درەنگە، هەندە کاتێکی زۆرە نەیگەنێ، واتە ڕۆژی قیامەتیش وەڵڵاهی وایە زۆر نزیکە. من ماتە فەقەت قامت قیامەته، ئەوەی بمرێ ئەوە قیامەتی هات تەواو، قبرە قیامەتە دنیات و دەست ڕۆیی کەواتە بەڕاستی ئەو قیامەتە زۆر نزیکە. لۆیە قیامەت خوای گەورە شاراوەی داینایە لۆی هەموو کەسێک بزانی نێزێکترین شت لەو ئینسانە ئەو قیامەتەیە، بۆی هەوڵی لە بۆ بدا، لۆی خۆی لە بۆ ئامادە بکە.
لويا هذه الشيخ السعدي دفرمي هذه الآية أصل في محاسبة النفس ينبغي أن يتفقد المؤمن بيوس إنسان إيمان دار هميشه وبردوام هولي لبوبدا إن رأى زللا تداركه بالتوبة أجر كمكريك أجر جناح تاواني كرديا زو بخوي دابست وتوبي بك وإن رأى مقصرا بذله أجر كم ترخمي لشتكي كذبي هولو كوشيلو بك حتى بطاوتي بطالة لو كسان بي كخوي آمادك ديال الروجي لبو الروجي قيامت عند الآيات دوات الخواي يقول سبحانه وتعالى آقادار باندكاتو دفروي إنساني إيمان دار براسي كخوي لبو قيامت آمادة دكا أو كسي هميشة كسي غافل نية كسي آقادارة كسي وشيارة كسي أهل علم كسي جيرو هوشمندو تيجيشتوا لو يا خواي يقول دفروي ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون أي إيمان داران أي مسلمانان أي أمتي بيغمبر أي منافق كان وكو أو كسان مبن كالذين نسوا الله أواني كوا خواي قوريان بجوي خست خواي قوريان فراموش كرت خواي قوريان لبير خو بردوا سبحان الله بزانا دفرمي فنسيان نفسه تركه لحظوظها العالية تون خوي لبير كرت واتا أو إنسان فأنساهم أنفسهم تون خوي لبير كرت بويكوا أو شتاني بي برز دبتوا قدر قيمتي بي بيادبي كإيمان خواناسية بالجيخ توازي هنا وأسباب معادتها ينسيه هركسك أو هو كاران بقرتبر كوا دور دبتو لخواي قورا خواي لبير دكا أو إنسان خوي لبير كرديا لكو تعيش دا فينسيه عيوب نفسه أو إنسان هند لخباي دبي هند خوي بي قورا دبي عيب عاري خوي نابيني كمو كوري خوي نابيني أوش قصي ابن القيم رحمتي خواي لسربي كباسي أو زورا كساندك أو حالو وضعيتيا فأنساهم أنفسهم واتا بسبق الفسق والأعمال السيئة بوي أوانا هرتي فسق وفجور وجناح وتاوانك هي هرتي خراب كاريك أنزامي ددا وبهذا حق عليهم أنه لا فسق بعد فسقهم أوانش مستحقي أوي دبن فراموش بكرين إهمال بكرين لو لبر أوي براستي هيد جناح وتاوانك نية لدواي أوي كإنسان بجل أخوابك واز لأخواي قول بينيتن أوش قولي ابن عاشورة رضا ورحمتي خواي قولي لسربي لو يلي ردا برياني بريزم براستي أو كساني كالدين دردسن أو كساني خلابا كاري دكن براستي أو خوي لبي دكن كسي خوي إهمال بك يعني إنساني إيمان دار إنساني خواناس أو كسيا همو سود وبرجواندي وقازان دكي لو خوي دقريتو إنساني إيمان دار باكو خاوينا إنساني إيمان دار بون خوشة إنساني إيمان دار لقى خوادجي إنساني إيمان دار تيكلي هزتو بيستو 2000 بيغمبرا صلاة والسلام إخوان نسر بيه إنساني إيمان دار ري أصحاب آل بيتي بيغمبري قلتوا إنساني إيمان دار هرتي حرام وخرابكاري وقناح وتاون اللي بدويا أدي إنساني إخوانا ناس بينا برتساوت دوسي شيطانة لقر خرابكاران دايا هرتي خوا حرامي كديا لقريتي أو إنسانة سن خوي فراموش كديا سن بيباكا خم لخوي ناخوا آقاي لخوي نية نقمي ناو قناه تاوان وبيسي وخرابة بوا ببيعوي هزب خوي بكا حتى أو كاتي دمري لويا براسي إنسان دبي زور آقادار بي أو إنسان وايلي دي لهم صفتك إنسان يدادا شوري سبحان الله لويا إنساني كافر كاتي كالأخوة بدور دبي كاتي لبرنامج أخوة بدور دبي والله لإنسان يتجد شوري خواي قورده فرمي إن شر الدواب عند الله الذين كفروا الله أكبر خرابترين مخلوقك كلاس روي زوي برواتن تشينا الذين كفروا بباور كان خرابترين مخلوقا خرابترين كسن لو
چونکە لە بەرنامە و دینی خوا بە دوورکەتینە خوا پەنامەمدا لۆیە دین ئیمان خواناسی ژیانە ژینگە پارێزیە ژیانی خۆشبەختەوەریە لە دنیا و لە قیامەت لۆیە خوای گەورە دەفەرمێ ئەوانە ئولائیکە هم الفاسقون بەڕاستی ئەوانە دەرچووینە لە هەموو ئینسانیەتەک لە هەموو ژیانێکی شاهانە لە هەموو خۆشگوزەرانیەک لە هەموو پاچیەک لە هەموو بەرزیەک لۆیە دەفەرمێ هذا حالهم يخرجون بأفعالهم القبيحة إلى مكان الفضيحة الله دەفەرمێ حاڵی ئەو کەسانی کە نەسوا الله خۆیان پشتگوێ خستووە دوورکەتینەوە لە بەرنامەی خوا ئەوانە بە کردارە خراپەکانیان دەکەونە شوێنێکی ئەو تۆ کە شوێنی شەرمەزاریە شوێنی پیسیە شوێنی خراپەکاریە في الدنيا والآخرة ئینسانی ئیماندار لە ماڵی خوایە ئینسانی بێدین لە بار و ئارەخۆر و شوێنی خراپە بزانەتە چەند جیاوازە ئینسانی ئیماندار خوای لە ناودڵە ئینسانی ئەهلی دوور لە خوا شەیتانی لە ناودڵە خوا پەنامدا چەند ئەوانە لێک جیاوازن ئینسانی ئیماندار پاک و حەلال خۆرە ئینسانی بێدین پیسخۆر و بۆگەخۆرە چەند لێک جیاوازن ئەوانە ئینسانی ئیماندار لە شوێنە خۆشەکانی بەهەشت و لەژێر سەیبەری عەرشی خوایە ئینسانی ئەو کەسێک کە بێ باوەڕ و کافر و دوورە لە خوا لە ڕۆژی قیامەت نوکمی ناو ئارەقەی خۆ بۆ دەخرێتە ناو دۆزەخ و شوێن خراپترین شوێ خوا پەنامەمدا لۆیە بەڕێزان بەڕاستی ئەوە ئولائیکە هم الفاسقون ئەو جۆرە کەسانن بەڵێ لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة بأواني بزانن أواني كوان نسوا الله أواني ديني خواي قوليان بيجوي خست أواني خوان بحقنا ناسي أوانا زور جیاوازن لەگەر خەڵکانێک کە ئیماندارن و لەگەڵ خوای گەورە دەژین لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أواني نسوا الله فأنساهم أوانا أصحاب النار أوانا كومالي دوزخن أوانا دخلين ناو دوزخ خوا پەنامان بدا هەرگیز ئەوانە یەکسان نین لەگەر کۆمەڵ و خەڵکانێک کە أصحاب الجنة کە ئەوانە کۆمەڵی بەهەشتن أصحاب الجنة هم الفائزون كومالي بهشت إيمان داران أواني لقل خوا جيان أواني لسر برنامي خوا جيان أوانا هم الفائزون أوانا سربرزو براوكانن أوانك أو كسانن كواب قازان ديكي زور قوريان كرديان أوانا براون لروجي قيامته خواي قور سبحانه وتعالى حسابي تايبتيان لقل دكا شويني تايبتيان لبو آمادك داو لو يبزان اخواي يقول هذا فرمي أفنجعل المسلمين كالمجرمين آية إنساني مسلمان يكسانا هاو شيوي كسيكا كمجرم وتاوان بارو دستي بخويني خلق رشا ها نخير قد وكو يقنين هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون أواني علميان هي بخوا بديني خوا شارزان لويك اللوتي خلق كراية وكو أوانا لا يعلم الناس اللوتي خلق كراية ها درين إما هات بينزو دو روجك لو دنيا دبينو داروي قد وكو يقنيا هل يستوي الأحياء ولا الأموات أو كسي لجيانا دجي بجيانة شاهانا خوش مندانا جيرانا خوش بختانا وكو أو كسيك الأموات مردوا يا أيها الذين آمنوا استجيبوا لله وللرسول لما يحييكم لو زنديتان بكاتو إنساني إيمان دار زندوا لحياة دايا مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه كمثل الحي والميت أو كسي ذكر خوادك أو إخواناسا وأو كسي كوا ذكر خواناك وكو زندو مردوا لويا لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة قد يكسانين نلا دنيا نلا مردنيا نلا ناو قبريان نلا روجي محشر نلا قيامتش قد وكو يقدين ولا شويني هتاي هدوكيان زور دياوازن أولا ناو آقرا دسوتي جياني خوراتي جلوبرجي هموي آقرا سبحان الله من فوقهم
غەوا خوای گەورە دەفەرمێن لە ژێر و لە سەریان ئاگرە خوا پەنامان بدا. خواردنیان حەمیم ئاوێکی کوڵاوی زۆر گەرمە، غەساق کە چێم و خوێن و خیزاوە ئەوەیان دەرخوارد دەدرێ، زەقوم خواردنی وانە خوا پەنامەمدا. کەی ئەوە یەکسانە لەگەر کەسێک لە کۆشک و تەلارەکانی بەهەشت دەژێتن. ئەوەی لە دۆزەخە لەگە فیرعەون و هامان و سەدام و قەزافی و خەڵکە خراپەکان لە ناو دۆزەخە، ئەوانەی چوونە ناو زەبردانی مێژوو لەگەر دزەکان، لەگەر گەندەڵەکان، لەگەر ئارەخۆرەکان، لەگەر بێباوەڕەکان. بەڵام ئەوەی لە بەهەشتا لەگەر کۆمەڵی پێغەمبەر و ئال و ئەسحابی پێغەمبەرە، ئولائیکە هم الفائزون. بەڕاستی ئەوانە براون، ئەوانە سەرکەوتون، ئەوانە سەرمەشقی ژیان و کەسانی گەورە بوونە. ئینجا خوای گەورە دەفەرموێ ئەی ئیمانداران، ئەوەی هۆکاری سەربەرزی و ناسینی خوایە ئەو قورئانەیە. ئەو قورئانە هەندە گەورەیە، هەندە کاریگەرە لە بۆ ئینسانی عاقڵ و ژیر، لۆ ئەو کەسەی کەوا خوای بەحەق ناسیە. والله ئەو قورئانە لەو ئەنزەلنا هذا القورئان، ئەگەر ئەو قورئانەمان ئێمە دابەزان بایە على جەبەل لەسەر چیایەک لەڕەئەیتەهو، ئەی مرۆڤەکان، ئەی کەسەکان، تاک تاچی ئێوە حاڵی ئەو چیایەتان دەبینی خاشعان، ئەو چیایە ملکەز دەبوو، ئەو چیایە دەهاتە خوارێ، متەصەدیعان پارتە پارتە دەبوو، هەپڕون بە هەپڕون دەبوو، ورد و خاش دەبوو من خەشیەتی الله، لە ترسی خوا. ئان خوای گەورە کە باز دەکا دەفەرمێ ثم قەسەت قلوبهم من بعد ذلك فهي كالحجارة أو أشد قسوة. أو بێباوەڕانە کافرەکان جوولەکەکان دوای ئەو هەموو هاتنی پەیام و فەرمانی پێغەمبەران دڵیان ڕەق بوو وەکو بەردی لێ هات. وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار. کورە دریوان هەندە ڕەقە لە بەردیش ڕەقترا، چونکە زۆر جار ئێمە دەبین لە کەلێنی چیە ئاوەک دێتە دەرێ، لەو بەردە ڕەقا شەک بووە ئاوی لێ دێتە دەرێ، بەڵام ئەوانە دڵیان سبحان الله لەو بەردێ ڕەقترا. وإن من الحجارة لما يتفجر منه الأنهار وإن منها لما يشقق فيخرج من وإن منها لما يهبط من خشية الله. هەندێک لەو چیانە هەندێک جار تەمەشادێکی چیا بەبێ ئەوەی بوومە لەرزەبی، بەبێ ئەوەی ڕەشەبابی، بەبێ ئەوەی بارانبی، هەل لە هیکەوە تاشە بەردەکی زۆر گەورە لەسەر چیاک دێتە خوارێ. ئەوە يهبط من خشية الله، لە ترسی خوا ئەو بەردە دێتە خوارێ. الله ئەکبەر. بەرد خۆڕاناگری بەرامبەر بە پەیامی خوا. ئەو قورئانش ئەگەر لەسەر چیاک بەهات بایە خوارێ، واللهی ملکەز دەبوو، ترسی دەکەوتە ناو دڵ، پارتە پارتە دەبوو من خەشیەتی الله. بەڵێ بەڕێزان، ئەگەر کەسێک لە قورئان گەیشت بێ، ئەگەر کەسێک بەڕاستی تێکەڵی قورئان بێ، ئەگەر کەسێک تەدەبور لە قورئان بکە، ئاوای لێ دێ. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ سوورەتی تووری خوێندەوە، لەیەک لە ئاەتەکان فمن الله علينا ووقانا عذاب السموم، لەو ئاەت خوێندیەوە، هەندی خوێندەوە، ئاخیری زۆر گریا کاتێک ئێوارە بردیانەوە. سەحابەکان دەڵێن یەک هەفتە ئەو ئیمامی عومەر لە ماڵێکت نەخۆش کرد، تاو لەرزی کرد لە ترسی ئەو ئاەتە. دەفەرمێ سەردانی دەکرد، یوزار خەڵک سەردانی دەکرد وەکو نەخۆشێک لە بنجێکت. الله ئەکبەر. ئەوەیە تأثيري أو قرآنا. لو يدفرمي حث على التدبر القرآن في مواعظه لا عذر في ترك التدبر. أو آتهان دانك اللي بهم إيمان دارك ورد بيتولى معناي وردي آية كان لو آتاني شويني هروسة لسكردنا، لو آتاني هرشي تدايا، لو آتاني بليني تدايا، هيت كسك عذرينية قرآن بخين توبة بتدبر. يعني لو خوطب به إن كان له عقاب لانقادت، يعني لو خوطب به أجر أو قرآن قصر لك تودك باسي تودك عيبك تدا، أجر أو إنسان له عقل لانقادت من الكذب له أمر فرماني إخوان لويا مع صلابتها وعظمتها لقروي أو قرآن براستي، يعني هتندي ضلي إنسان رق بكاتك توزك بير بكاتوا
براستي تأثيري ليدكا وكو إمام قرطبي رحمتي خواي لسربي باز دكا دفرمي تدبر حقك القرآن وكو خواي دفرمي أفلا يتدبرون القرآن أم على قلوب أقفالها درقا لو تأثير القرآن قرآن تأثير لخلقناك كواتا أو قرآن براستي تأثير لبروفا كان دكا بلام لچه لو كسي خاوني دلبي أو كسي دلي مردبي براستي مردو هميشا هيت إيشو آزارجي بيناغا خوا بنامم وتلك الأمثال نضربها للناس أو إيمن نمونيلو خلق ديني دوا يعني نموني أي قرآن أقلست سيادا بزيبايا أو نمونيك ديهيني دوا كبتاي خوتا حال واقع كدبين لعلهم يتفكرون بوي ايوش بير بكنوا فكر بكنوا ورد بنوا لو قرآن أو قرآن تعظمتك تنقوريا هيج تكديا بطاني شان لشاني أو قرآن بدا لبلاغتي لفصاحتي لزمانواني لهم لا الروكاني إعجاز يوا هو الله الذي لا إله إلا هو أو خداي خاوني أو قرآني كقرآني داب زاندوا أو خداي كوا ايوا نسوا الله منافق كان جولك كان فراموش يانكت بشتيان تيكت أو خداي كوا لا إله إلا هو خدايك لا إله هيت خدايك ني شايست هاو شوي أو خواي بيتن هيت خدايك ني شايستي برستن بي هيت خدايك ني خالق دروس كربي إلا هو إلا ذاتي الله أو خالقة أو مدبرة أو هرسورينري أو كونية أو شايستي هم صفتي ناويتي جوانا أو خدايا عالم الغيب والشهادة أقدارا زانايا بهمش تشارا وكان وبهمش تكاني كوا لبرتساو رونو آشكراو ايوش دي بيدن دا فرموه أعقبه بعد التوحيد دواي أو باسي يكتا برستي خوايك لا إله إلا هو عند خواي قول باسي تدكا باسي غيب مالو دكا أي لا يشارك في ذلك غيره في الغيب هيت كسيغنية لوش تاني غيبة بنهانا شاراوية وكو خواي قول بزانيت تنها لا يعلم الغيب إلا الله هيت كسيغ اشتشارا وكان نازاني ذكر لذاتي الله خواي قول خوي غيبة بهشت جهنم غيبة ملائكة غيبة لإيما عذاب قبر غيبة أو غيبان إيما إيمان من هي كلا قرآن باس كلا كلا فرمودي صحيحي پیغمبر هاتو صلى الله عليه وسلم تون أوش تاني بتساو ديبينين باورمان بيا أوش باورمان بغيب بيا هر كسك ادعاء غيبك غيبي مطلق أو بي كافر دبي آقدار بي أو براسي زوزور خطرة أو خدايا هو الرحمن الرحيم خاوني دو صفتي زور جوانا كخوي بيرازان توا أو صفتي الرحمن واتا رحمتي جي قشتي لبو تيقراي بونور لبو تيقراي دروس كراوكاني بتاكو خراب بإيمان دارو باور بروح لبرو أو كروحي لبرنيا خواي قورا بسوز مهربانا لقر هرهموي الرحيم خاوني رحمتي تايبتا بإيمان دارات رحمتي تايبت لبروج قيامته بيغمبري خواه فرمي صلى الله عليه وسلم خواي قورا رحمتي خوي كتصدبش دا فرمي نوتو نوي لو قيامتي هرقتيا يق رحمتي دا بزاندو لبو دنياي أو هم رحمو سوزو بزيي لنا أو بونا وريد بيني همو يكتاك رحمتي خوايا أويتر ادخرها ليوم القيامة نوتو نوي كيتري هل قرتوا لبروج قيامتي خواي قورا ببر أو رحمتي خوي ما بخا خواي قورا دا فرمي وإن رحمتي وسعت كل شيء رحمتي من فراوان هارها مشتكي قرتوا بلام فسأكتبها للذين يتقون براسي أو رحمة ببر أو كساندك بي كأهل تقوان كإيمان دار الراستقينا عند خواي قورا فرمي هو الله الذي لا إله إلا هو خداي قورا أو ذاتيا كهيت هاوتايا چينيا هيت كسيغنيا شايستي پرستنو درس كردنو وهروها بونا بدي هيناني أو بونا وربي إلا ذاتي الله نبي ذاتي خوي أو خدايا هو الملك أو خدايا سبحانه وتعالى الملك يعني معناته ملك واتا باشا معناته باشا واتا فرمان بدستا
بڕیار دەبێ بڕیاری خوابێ کەواتە ئەگەر دەتەوێت ئەتوژیانەی شانە و سەربەرزانە بەڕێ بکەی دەبی لەگەڵ ئەو قورئانە بیکەوا لەو ئەنزەلنە هذا القورئان دەبێ نابی لەو کەسانە بی نەسوا الله ئەو خودایە مەلیکە له الملك خوای گەورە ملک ئیویە له ملك السماوات والأرض ملکی عرض و ئاسمانەکان وە خودی خۆشت ئەتوو ملکی خوای خاوەنی تو ئەڵڵایە کەواتە ئەوەی کە ژیانت لە بۆ دادەنێ دەبێ هەر ذاتی ئەڵڵا بێ ئەلا يعلم من خلق وهو اللطيف الخبير ئەو خودایی ئەلا له الخلق والأمر مادام خوای گەورە مالك الملکە دەبی ئەوش خاوەنی ئەمر و فەرمان بیتن لە بۆ ئەو مرۆڤە چونکە ئەو دەزانێت تشتێک شایستەی ئەو مرۆڤەیە القدوس ئەو خودای گەورەیە خاوەنی صفەتێکی ترە القدوس يعني المبارك پیرۆزە يعني کەسێکی شایستەی ئەوەیە تەقدیس بکرێ بە گەورە دابندرێ بە پیرۆز دابندرێتن قدوس واتە بە دوور لە هەموو صفەتێکی کەم و کوڕی يعني ئەو صفەتانی کەوا مای خەوش و کەم و کوڕیە بە دوورە لە خوا خوای گەورە زاتێکە قدوس قودسیەتی کەلیمەی قودس معنەتیە يعني پیرۆز السلام خوای گەورە سبحانه وتعالى خاوەنی صفەتێکە خۆی السلام خوای گەورە ئاشتی بەخشە خوای گەورە سبحانه وتعالى دینەکەی کە دینی ئیسلامە دینی ئاشتیە وەخوای گەورە ئاشتی ئینسانی سەلامەت دەکا لە هەموو عیب و عار و کەم و کوڕی و ترس و ناخۆشیەک بەوەی ئیمان و ئیمانەکەی کە بەخوای گەورەی هەیە سبحانه وتعالى خوای گەورە السلام خوای گەورە بە دوورە لە هەموو کەم و کوڕیەک سەلامەتە لە عیب و عارێک کە شایستەی ذاتی ئولوهیەت و قودسیەتی خۆی نەبیتن المؤمن خوای گەورە سبحانه وتعالى ئارامی و هێمنی بەخشە لە بۆ مرۆڤەکان بەڕازدان هەروەکو مؤمن يعني خوای گەورە پشتیوانی پێغەمبەرانیەتی پشتیوانی ئیماندارانە بە مؤمن واتە دڵنیاکەر پشتیوان پشت ڕاستکەرەوە خوای گەورە مؤمنە المهيمن واتە زاڵ و دەسەڵاتدار خوای گەورە سبحانه وتعالى چاودێرە زاڵە ئاگادارە بەسەر هەموو دروستکراوەکانی خۆی حتى خوای گەورە کە وەسفی قورئان دەکا دەفەرمێ مهيمنا عليه ئەو قورئانە زاڵە بەسەر کتێبەکانی کە کەلیمەی المهيمن خوای گەورە بە دەسەڵاتی بە عیزەتی بە گەورەی زاڵە بەسەر هەموو دروستکراوەکانی خۆی هیچ شتێک نییە لە خوای گەورە شاراوە بیتن العزیز كلمة العزيز يعني الغالب الذي لا يغلب أو ذاتي كوا هميشه بالا دستا لا يغلب هيش تقنية بالا دستر بلا سر خواهي سبحانه وتعالى له العزة عزة قوريش كومندي هر شايستي خويتي الجبار أو خداي كوا كلمة جبار واتخاوشكو يعني قوري ده صلاة ملك هموي شايستي أو خواهي قوريها یان کەلیمەی جەبار لە جەبرەوە هاتووە واتە پڕکردنەوەی عیب و عار و کەم و کوریەکان واتە هەر درزەک هەر عیب و عارێک هەر شتێک لە ناو مەخلوقات هەبی خوای گەورە جەبری دەکا و پڕی دەکاتەوە کەسێک دڵی دەشچێ خوای گەورە دڵی دەداتەوە کەسێک غەمەکی هەیە کەسێک زەرجی دەسووتێ خوای گەورە بەهانای دێ ئەو کەم و کوڕەی لە بۆ پڕ دەکاتەوە المتەکەبیر خۆ بە گەورەزان خوای گەورە بە دوور و بەرزە لهمو كمو كريك واتا كبرياء له الكبرياء واتا قوري عظمت إخواي قوريا لويا لبو هيت كسك دروزنيا تكبروا بك خوي بقوري بزاني تنك أو صفتي خواي قوري سبحانه وتعالى لفرموديتي قدسي بيغنبري خواه دفرمي خواي قوري دفرمي العظمة ردائي كبرياء ردائي عظمت قوري شكومندي أو وكو بوشاكتي منها والكبرياء الردائي وكبرياء عظمته خوب قورزاني شايستي منه وبشيك لبو من صفتي منها هر فمن نازعته في شيء منهما هر كسق لودو صفتا خوي بنتها وشوي من فقد عذبته الله براستي سزايد دا لويا اواني متكبر لروج قيامته بيغمبر دفرمي وكو جير كلب دستو بي خلشي حشر دكرين سبحان الله عما يشركون باكو بيقردي قوري عظمت لو او خداي كوا مشركة كان
صفات خراپی دەدەنە پاڵ خوا پەرەمەمدا دەفەرمی بدأ بوصف الملك خوای گەورە بوصف خۆی کرد سەرەتا بە صفەتی الملك وانتهى بال لدواییدا باسی کرد فەرمووی المؤمن بەڵێ اینجا دەفەرموێ لئلا يتوهم كالملوك الدنيا لو خوای گەورە مەلیکە بەڵام صفەتی مەلیکیەتی کووە المؤمن مەلیکە چی ئەوە نییە خەڵک لێی بترسێ نا بە پێچەوانەوە وەکو مەلیکی دنیا نییە فإنه منزه عن دەفەرمێ مەلیک مؤمن واتە مەلیکەکی ئەو تۆیە بەدوورە لە زوڵم بەدوورە لە صفەتی خراپ لۆیە لە دوایی دەفەرمی ئەسسەلام بەڕاستی خوای گەورە سەلام خەڵکەی سەلامەت دەکا لەوەی وەکو ئیبن عاشور هیناویەتی ڕەحمەتی خوای لەسەر بێ هو الله الخالق ذاتی الله ئەو زاتەیە ئەو خوایەیە الخالق دروستکەری بوونەوەرە دروستکەری مەخلوقاتەکانیەتی الباری ئەو خودایی کەوا شتەکانی هێناوتە بوون بەبێ ئەوەی لە پێشتر هاوشێوەی هەبی کەلیمەی خالیق و باری هەردوو چەند بە معنای دروستکار دێ بەڵام کەلیمەی باری ورترە لە معنە لە کەلیمەی الخالق یعنی خەلق زۆر جار بەکار هاتیە لە بۆ شتی کەس یعنی خەڵکەکی دروست بکە بێن خالق بەڵام ناتانی بوەصفی خالق بدێ پاڵ مرۆڤ المصور واتە ئەو خودای وێنە چێشە هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء خوای گەورە يعني یەکی لەو شتە جوانانەی کە هەیە ئەگە تەمەشا بکە ئێستا لە عیلمی ئەندازیاری یەکێک لە عیلمی ئەندازیاری دەخیندرێ بەشێکی سەر بەخۆیە دیزاینکردن و ئەو بابەتانەیە یعنی داڕێژنی وێنە نەخشە کێشان خوای گەورە وێنەی ئەو هەموو بوونەوەرەی کێشاوە بە جوانترین شێوە واروە مرۆڤ بەو شێوەی خەڵقی کردووە له الأسماء الحسنى هەرچی ناوی جوان و بەرز و پاکە بەڕاستی شایستەی خوای گەورەیە يسبح له ما في السماوات والأرض هەرچی لە ئاسمانەکان و زەویە خوای گەورە بە پاک و بێگەر دەگرێت لە هەموو صفەتێکی کەم و کوڕی وهو العزيز الحكيم خوای گەورە ذاتی پیرۆزی خۆی العزيز زاڵە بەسەر هەموو شتێک الحەکیم خودایەکی دانایە لە کردار و لە هەموو بڕیارێکیدا سوود و پند هەڵێنجراوەکانی ئەو چەند ئاەتە پیرۆزەیە کەم خوای گەورە دوو جار داوای لە خوا ترسان التەقوا واتقوا الله کە فەرمووی جارێکتر فەرمووی واتقوا الله یەکەم بۆ خۆ ئامادەکردن بوو بۆ دوا ڕۆژ بە ئەنجامدانی کردداری باش و چاک بەڵام جاری دوم کە دووبارەی کردو فەرمی واتقوا الله بۆ واسێنان لە کردداری بەد و خراپە هەموو کەسێک لە هەر ئاست و پلەیەکدا بێت پێویستی بەلێ پێچینەوە هەیە تەوەری برین دەکات چارەمە سود و پەنجە هەڵێنجراوەکان خاڵی دووەم گوناه و تاوان دەبێتە هۆی لە بیرچوونەوەی مرۆڤەکە بۆ خودی خۆی یعنی ئینسان کە گوناحی کرد وای لێدێ خۆشی فەرامۆش دەکات مافی خۆی نازانیتن هەرگیز بیر لە بەختەوەری ڕاستەقینەی خۆی ناکاتەوە بەهۆیەوە خۆی و هەرچی لە بەرژەوەندی هەیە لە بیری دەچێتە ڕیزی ئاژەڵ لە کۆتاییشدا لە ئیسلام دەردەچێت خاڵی سێم دادپەروەری خوای گەورە لەوەیدایە چاکەکاران بە بەهەشت دەداتەوە سزای خراپەکاران بە دۆزەخ دەداتەوە بەڵام بەهەشت پارچەیەکە لە سۆز و میهرەبانی خۆی بۆیە بە بەخششی خۆی پلەی بەرزیان پێدەدات خاڵی چارەم قورئانی پیرۆز بۆ سوود و پند لێوەرگرتنە هەموو کەسێک ئەگەر بێوێت سوود و پندی لێوەردەگرێت مەگەر ئەوەی نەیەوێت ئەم قورئانە هەر کاتێ بگاتە هەر دڵێک کاری تێدەکات ئەگەر ئەو دڵە ڕقترین و ڕەشترین دڵیش بێت خاڵی پێنجەم باشترین هۆکاری گەیاندی زانیاری نمونە هێنانەوەیە خاڵی شەشەم خدای گەورە لە سەرەتای سوورەتەکە باسی بێ باوەڕانی کرد لە دوو ڕوو جوولەکە و هاوبەشدانەران مشتریکەکان لەو ئاەتە پیرۆزانی کۆتاییدا باسی چەند سیفەتێکی بەرزی خۆی کرد پێمان ڕادەگەین کە چارەسەری هەموو کێشە و گرفتەکان بە ناسینی خوای گەورە کۆتایی پێدێ بێ باوەڕی نامینێ باشترین ڕێگاش بۆ ناسینی ئەو زاتە ناو و سیفاتە پیرۆزیەکانیەتی ڕوونکردنەوە سوودەکانی نمونەهێنانەوە بۆ بە بەسەرهات و چیرۆکەکان سروشتی مرۆڤ حەز بە جێڕانەوەی بەسەرهات و چیرۆک دەکات زووتر لە بابەتەکە دەگات بۆ هەموو ئاسێ گونجا و سوودبەخشە مێشک و زاخاوی مرۆڤ فراوان دەکات بە هەڵێنجانی پند و سوود
خۆی دەبینێتەوە لە ناو کەسێکی لە ناو کەسێک لە ناو کەسێکی ناو ئەو چیرۆکە ئەگەر کەسەکە باش بێت چاوی لێ دەکات ئەگە خراپ بێت وازی لێ دەینی. تەوەریشتر لە ڕوونکردنەوە ناو جوانە ناو برێن سیفاتە جوان و بەرزەکانی خوای گەورە پێویستە مسلمان بڕوای تەواوی هەبێ بە ناو سیفەتە پیرۆزەکانی خوای گەورە بە هیچ شێوەیەک لە مانە ڕاست و دروستەکان لە قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا لا نەدەن بەلای مانایەنەوە بەلای ئەو مانایانە نەچن کەوا بە ئارەزووی خۆی لێکی بداتەوە. لۆیە خوای گەورە لە قورئانی پیرۆز دەفەرموێ وەللله الأسماء الحسنى خوای گەورە چەندین ناوی پیرۆزی هەیە فادعوه بها لێی بپاڕێن و بەو ناوانە وذروا الذين يلحدون في أسمائه واز بێنن لەو کەسانەی کەوا یولحیدون واتە لا دەدەن گۆڕانکاری دەکەن لە ناوە پیرۆزەکانی خوای گەورە. مشریکەکان مەنات یەک بوو لە بتەکان دایان نابوو لە ناوی مەنانی خوای گەورە وەریان گرتبوو. عوزا لە عەزیز ناوی عەزیزی خوای گەورەیان وەرگرتبوو ئەو بتەیان لێ دروست کردبوو. کردداری لەو چەند ئاەتە چۆن ئێمە بتوانین یعنی بە عەمەلی کردداری سود لە ئاەتێک وەگری. گرنگترینشت ئەوەیە برای بەڕێزم لەگەڵ قورئان بژی وا بکە قورئان کارت تێ بکە. ئەو لەگەڵ قورئان هەمیشە ئەگەر نازانی بیخینە و جێ ڕابگرە ئەگەر دەخینەوە بە وردی بیخینەوە لە معنایەکانی تێبگەی. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.